بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لە بەڕا ١٨٧. لەو لاپەڕەیەش گەیشتمە بەشی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. کرد و شێوەی دەی بنووسە بۆ ئەو ژمارانەی کە خاڵەکە نیشانی دەدا. ئەو خاڵە ئایا لێرە چ ژمارەك بنووسم؟ چونکە لێرە 7 لە 10، لێرە 9 لە 10، 7 و 9 لە مابەینیان چ هەیە؟ لە مابەینیان 8 لە 10 یان 0 و 8 ئەوها 8 دەیەک. پرسیاری 6 لێرە 5 دەیەک و 7 دەیەک لە مابەینیان چ هەیە؟ 6 دەیەک. واتە 6 لە 10 یان دەنووسم 0 فاریزە 6. هەر یەک لە کەرتەکان لەسەر شێوەی دەی بنووسە. 8 دەیەک واتە 0 و فاریزە و 8. لێرە 0 و فاریزە 60 بەش لە 100 بەش. لێرە 0 فاریزە 24 بەش لە 100 بەش. لێرە هەتا بتوانم لەسەر شێوەی دەی بنووسم ئاسانترین شت پێنجەکەی بکەمەدا سەرێ و خوارێ، جارانی دوی بکەم کەرتەکە دەبیتە 2 بەسەردا، ئەوجا دەنووسم 0 و 2 دەیەک. لێرەش هەروە سەرێ و خوارێ جارانی 2، ئەوجا کەرتەکە دەبیتە 8 دابەشدا 0 فاریزە 8 دەیەک. لێرە 75 لە 100 واتە 0 فاریزە 75 بەش لە 100 بەش. هەر یەک لە ژمارەکان لەسەر شێوەی کەرت بنووسە سادەترین شێوە. 3 دەیەک واتە 3 دەیەک. 30 دەیەک واتە 30 لە 100 لە هەمان کات دەتوانم بنووسم 3 دەیەک، چونکە سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن. 30 بەش لە 100 بەش هەروەکو 3 بەش لە 10 بەشە. خوێندکاری ژیر. 28 لە 100 واتە لێرە 28 بەش لە 100 بەش. 28 دابەش 100. پرسیاری 18 ئەگەر هەر لێرە چاکەم، پرسیاری 18 دەکاتە چ؟ دەکاتە 25 لە 100. بە سادەترین شێوە بنووسم، ببورن لێرەش بە سادەترین شێوەم نەنووسی 28 لە 100، ئەوە سادە نییە، دەبی سادەی کەم واتە کورتی کەمەوە، واتە هەردوو لای سەرە و ژێرە دابەشی چەندی بکەم؟ دابەشی 2 بکەم، بزانم چ دەخۆمێ، دەبیتە 14 دابەش 50، کەواتە دەکاتە 14 دابەش 50، بەڵام هێشتا کورتکردنەوە هەیە. دیسان دابەشی 2 بکەم سەرە و ژێرە، دەبیتە 7 دابەش 25، کەواتە دەبیتە 7 دابەش 25، دەکاتە 7 لە 25. ئەوە سادەترین شێوەیە. 28 بەش لە 100 دەکاتە 14 بەش لە 50، 7 بەش لە 25. پرسیاری 18 دیسان 25 بەش لە 100 ئەگەر بە شێوەیەکی کورتی کەمەوە سەرە و ژێرەی دابەشی 5 کەم هەردووک
بزانم چدا قەومێ سەرا دەبیتە 5 ژێرەش دەبیتە 20 دیسان دابەشی 5 کەم سەرا دەبیتە 1 ژێرەش دەبیتە 4 واتە دەبیتە 1 چارێک 25 لە سەدی 25 دابەش سەد هەروەکو ئەوەیە 1 دابەش 4 1 چارێک 1 شتا پاش کورتکردنەوە 0 و 8 دەکا 8 لە 10 لە هەمان کات دەکا 4 لە 5 واتە 4 بەش لە 5 بەش چونکە کورتکردنەوە هەیە هەردوو سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم. پرسیاری 16 93 بەش لە 100 بەش کورتکردنەوە نییە. پرسیاری 20 دەکاتە 1 بەش لە 100 بەش کوزانیم لە 100 بەش چونکە 2 ڕەنووس هەیە لە ڕاستی فاریزە 1 بەش لە 100 بەش ئێرە مایە 75ەکە دەکا 75 بەش لە 100 بەش بەڵام کورتکردنەوە هەیە دابەشی سەرە و ژێرەی دابەشی 5 دەکەم سەرا دەبیتە 15 ژێرەش دەبیتە 20 ئیسان دابەشی 5 سەرا دەبیتە 3 ژێرەش دەبی بە 4 3 چاریەک ئەوە باشترین کەرتە لۆ ئەو ژمارە دەیەی بەڵام کوزانیم بەرەبەرە یەکەم جار دەنووسم 75 لە 100 ئەو جا دوایێ تۆزە دابەش دەکەم و کورتکردنەوەی پێدەرێن کورت دەکەمەوە. ئەوەش تەواو بووم لێرە بزانم چم مایە شێوەی ڕەنووسی و شێوەی پیتی بۆ هەر ژمارەیەک بنووسە. شێوەی ڕەنووسی لێرە ئەمن ئەو دوو ژمارانە گەر کۆکەمەوە 4 کۆبکەمەوە لەگەڵ 0 هەر دەکات 4 0 کۆبکەمەوە لەگەڵ 7 هەر دەکا 7 فاریزەکەی بینمە خوارێ بنووسمەوە 0 و 0ش هەر دەکا 0 ئەوە شێوەی ڕەنووسی. شێوەی پیتی دەبی بنووسم 0 فاریزە 74 بەش لە 100 لێرە شێوەی ڕەنووسی 1 و 0 دەکا 1 0 و 6 دەکا 6 فاریزە دێتە خوارێ ئەو 0 و بنووسمەوە 1 6 فاریزە ئەو 0 و 0ش هەر 0 کو دەیخینمەوە 0 فاریزە 61 بەش لە 100 لێرەش دیسان چونکە ئەو ژمارەیە لەگەڵ 0 کۆ هەروەکو خۆی دەنووسرێتەوە دەکا 0 فاریزە 4 بەش لە 100. ئێستا پێداچوونەوە و ئامادەبوون. ئەو ژمارەی نزیک بکەوە بۆ نزیکترین 100 ئەو جۆرە پرسیارانە هەمیشە زۆر گرنگن هەمیشە هەڵا دەکرێ. یەکەم جار ئەمن دەبی بزانم ئەو 5 خانەی یەکانە 2 خانەی دەیانە 4 خانەی سەدانە نزیکترین 100 واتە ئەو چارەی نزیک بکەمەوە لە کاتی نزیکردنەوەی چارەکە ئەو دوو ژمارەیە چونکە لە لای چەپی چارەکەی وەکو خۆیان دەنووسرێنەوە 2 3 چوارەکەش دەنووسرێتەوە ژمارەکانی دی هەموو دەبنە 0 2 دەبیتە 0 5 دەبیتە 0 پاشان تەمەشا دەکەم ئەو ژمارەی زۆر نزیکە لە چوارەکەی ئەو 2 کە زۆر نزیکە نزیکی چارەکەیە 2 چی لێدێ چونکە ڕەنووسەکی بچووکە گچکەیە لە 5 گچکەترە کەواتە ئەو چوارە
هیچ دەستکاری ناکرێ وەکو خۆی دەنووسێتەوە. دەنا دەبوایە چارەکەم بکرد بە 5 ئەگەر لە جیاتی 2 5 و 6 و 7 و 8 و 9 هەبووە، کەواتە ژمارەکە دەبیتە 23400. پرسیاری 25 398 جاران 11 1 جاران 8 1 جاران 9 1 جاران 3 دیسان 1 جاران 8 1 جاران 9 1 جاران 3 کۆیان دەکەمەوە ئێستا 8 9 8 17 3 و 9 12 یەکیش 13 3 و یەکیش 4. دابڕینەکان دروست دەکەم هەتا بزانم بیخینەوە 4378 4378. پرسیاری 26 هەر ژمارەك جارانی سەدی بکەم، ژمارەکە وەکو خۆی دەنووسرێتەوە، سەدیش چونکە 2 سفری هەیە 2 سفر لە پێش ژمارەکەی دادەنێم، واتە 23 2 سفرشی لۆ زیاد دەکەم، دەکاتە چەند؟ ئەگەر 2 دابڕینی بکەم دەکاتە 2300. پرسیاری 27 ئەو دوو کەرتە ژێرەکەیان هەمان شتە زۆر باشە، یەک ژێرەی دادەنێم سەرەکان کۆ دەکەمەوە 2 کۆ 1 دەکات 3 3ش دابەش 3 یەکسانە بە یەکی تەواو. پرسیاری 28 هەتا بتوانم ئەو دوو کەرتەی کۆ بکەمەوە دەبی ژێرەی کەرتەکان هەمان ژمارەبی، لێرە 6 دەتوانم ئەو 6ەی بکەمە 12 ئەگەر جارانی دووم کرد سەرە و ژێرە جارانی 2 کاتە کەرتی یەکەم دەبیتە 2 لەسەر 12 کەرتی دووەمیش 1 لەسەر 12 ئەوە هەر بەخۆی دەینووسمەوە تەنیا ئێستا کۆیان دەکەمەوە، تا ئێستا کۆم نەکردەوە، ئێستا 1 12 دەنووسم 2 کۆ دەکەمەوە لەگەڵ 1 دەبی بە 3 لەسەر 12 3 لەسەر 12ش ئەگەر کورتی کەمەوە سەرە و ژێرەی دابەشی 3 کەم دەبیتە 1 لەسەر 4 کەواتە ئەوە وەڵامی کۆتاییە 1 چارەک. پرسیاری 29 سادەترین شێوە بۆ کەرتی کامەیە؟ ئەو کەرتەی دەبی کورت کەمەوە، واتە سەرە و ژێرەی دابەشی بۆ وێنە 2 بکەم، چونکە هەردووشیان دابەشی 2 دەکرێن، 16 کە دەبیتە 8 28ش دەبیتە 14 دیسان دابەشی 2 بکەم، 8 کە دەبیتە 4 14کەش دەبیتە 7 واتە 4 بەسەر 7 سادەترین شێوەی ئەو کەرتەیە. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 187 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.